خوێندکاری ژیر بە هیوای کاتێکی خۆش لە گەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی لاپەڕە 212. لاپەڕە 212 باسی ڕاهێنان لەسەر دروستکردنی بازنەی ڕوونکردنەوەی. بەکارهێنانی پێدراوەکان بازنەیەکی ڕوونکردنەوەی پێک بهێنە بۆ پێدراوەکان لە هەر ڕاهێنانێک. لە ڕاهێنانی ژمارە 1 ئەو خشتەیە ڕێژەی سەدی خەرجیەکانی مانگانەی هەژار دیار دەکات. خشتێک هەیە خەرجی مانگانە کرێی خانوو لە 130، خواردن لە 125، جلوبەرگ لە 112.5 و شتی تریش جگەلەوانە لە 132.5. ئێستا بزانم بازنەکەی کو دروست بکەم. بێگومان هەمووی بەیەکەوە ئەگەرەوانە کۆکەمەوە دەبی بکاتە 100%. بازنەکە هەمووی 100%. ئەوجا چەند بەشی ئەو بازنەی 30، چەند بەشی 25، چەند بەشی 12 چەندی 32%. ئەگەرە من تەماشای ئێرە بکەم بازنەکەم هەیە، ئەگەر بیکەمە 4 بەش، هەر بەشەی ئەگەر هەمووی بازنەکە 100 بی هەر بەشەی دەکا 25، واتە 25 چەقی بازنەکە. لە چەقی بازنەکە دەتوانم ئەمن 4 گۆشەی وەستاوە دروست بکەم، هەر گۆشەیەک 90 پلەیە، کەواتە بە هەر چاریان دەکاتە 360 پلە، واتە هەموو بازنەکە 360 پلەیە. 360 پلە لە هەمان کات دەکاتە 100%، کەواتە 100 لەلایەشکە دەکاتە 360 پلە. 50% دەکاتە نیوەی 100%، واتە دەکاتە نیوەی 360 دەکاتە 180 پلە، واتە نیوەی بازنەی ئەوەندەی لە هەمان کات 180 پلەیە. چارێگەچی بازنەکەی کە دەکاتە 25% لە هەمان کات 90 پلەیە. نیوەی چارێگەکەی نیوەی 25 12.5 دەکاتە نیوەی 90 کە دەکاتە 45 پلە، کەواتە بەو شێوەیە دەتوانم بزانم 30% چەند بەشی بازنەکەیە. هەمیشە دەتوانم ئەمن بەراورد بکەم 100 دەکاتە 360، یەکسەر دەزانم 25 دەکاتە چەند، 30 دەکاتە چەند، 40 دەکاتە چەند. ئەو وەرگێڕانە لە مابەینی 100 و 360، کەواتە بەو جۆرەی دەتوانم ئەمن بازنەکە بەشەکانی بەش بکەم و ڕەنجیان بکەم یان لەسەریان بنووسم بۆ وێنە لێرە خەرجی مانگانەی هەژار. دەبی لێرە من بزانم 30% دەکاتە چەند پلە. هەتا بزانم دەکاتە چەند پلە 30% دەتوانم ئەوها دروستی کەم. 100 بەرامبەرەکەی چییە؟ بەرامبەرەکەی 360. دەتوانم 2 ڕێژەی هاوتا دروست بکەم. 100 بەرامبەرەکەی 360 ئەدی 30 دەکاتە چەند؟ 30% بەرامبەرەکەی چەندە؟ نازانم، بەڵام دەتوانم ببینمەوە وەکو هاوکێشە، دەنووسم پلە. ئێستا لێکدانی تیرەی ئەنجام دەدەم. 100 جاران یەکسان دەبی بە 30 جاران 360. ئێستا هاوکێشەکم هەیە، هەردوو لای دابەشی 100 دەکەم،
هەتا پیتی پ بەتەنێ بمینێتەوە. پیتی پ یەکسان دەبی بە لێرانە سفرەکانی سەدی دەڕۆن لەگەڵ سفرەکانی 3360 لە ژێرە تەنیا یەک دەمینێتەوە، لە سەرش 3 جاران 36. 3 جاران 36 دەکاتە 108 پلە. واتە خەرجی کرێی خانی دەتوانم بە گۆشەپێ و 108 پلەی دروستکەم بەشەکە لە بازنەکە. بەو شێوەیە گەرە من بازنەکەم هێنا بزانم چەقەکەی لە چێە، نیوەتیرەچیش دروست دەکەم، هەرکوو بمەوێ نیوەتیرەچی دروست دەکەم. پاشان گۆشەپێوی خۆم دەینم، دەمەوێ گۆشەچی 108 دروستکەم. ئەوها گۆشەپێوەکەی دادەنێم، خاڵە ڕەشەکە لە لای خاڵە پەمبەکەی بی هەتا بتوانم دروستکەم گۆشەکەی. پاشان هێڵەکی دەچێشم هەتا دەگەمە 108. لێرە ئەوە 110، ئەوەش 108. ئەوجە گۆشەپێوەکەی لا دەبەم، تۆزێک ئەو هێڵەی دەبی کورتکەمەوە، ئەوها بەڵام جێی خۆی دەگۆڕی. ئەوەندە لێرە لە مابینی ئەو هێڵە کەسکە و ئەو هێڵە شینەی ئەوە 108 پلەیە، لە هەمان کات 30%. ئەو ئێرانە ئەوە 30%. ئێستا دەبی ئەمن بگەڕێمەوە بزانم خواردنەکە چەند لە سەد بوو. 25% دەکاتە 90 پلا، چونکە دەکاتە چارێگەک. پێی ناوێ ئەمن ئەژمێر بکەم دەزانم. دەینم گۆشەپیوەکەی خۆم، ئەو گۆشەپێوەی دادەنێم لێرە، ئەوها ئەگەر بتوانم داینێم. ئەوجا دەبی ئەمن ئێستا گۆشەچی 90 دروستکەم لە مابینی هێڵە شینەکەی و ئەو هێڵە پەمبەی کە هەما گۆشەچی 90 پلەی. هیوادارم بتوانم. گۆشەچی 90 پلەی ئەگەر دروستکەم دەبی ئەو هابی، ئەوە 90 پلەیە. ئێستا ئەوە دەبی 90 پلەبی، تۆزەک کورتی بکەمەوە، بەڵام هیوادارم جێی خۆی نەگۆڕی. 90 پلە. ئەو شینە 25%. ئەو جا بچم تەمەشاکەم بزانم پاشی ئەو شینەی چه هەیە. جلوبەرگ 12.5، 12.5 دەکاتە 45. گۆشەکە دەبی 45 بی، گۆشەچی 45 دروستکەم لێرە هەتا ئێرە. دروستکەم، ئەوە 50، ئێرە چلە، ئەو مابینە 45. ئێرە 45. ئەوە گۆشە 45کەش دروست کرا، بەڵام تۆزەک بە ئەو هابی نەوەک بگۆڕێ.
ئەوەش جلوبەرگ بوو، جلوبەرگەکەش ئەوی دیکە ماوە ئەوەی ڕاستی بی پێی ناوێ پێوەرەکەی بکەم چونکە هەر بەخۆی ڕاست دەردەچی 32.5. ئەگەر ئەمن ئەوانی دیکەم ڕاست دروست کردبی کرێیخانی و پەمبەکە و شینەکە و زەردەکە کرێیخانی و خواردن و جلوبەرگ ئەوی دی هەر بەخۆی دەبی ڕاست دەربچی ئێرە ئەو کەسکە ئەوجە لەسەریان دەنووسم 30% 25% 12.5% 32.5% پاشان دەبی ئەمن ناونیشانە چیشدانێم لۆ بازنە ڕوونکردنەوەیەکەی دەبی بنووسم لەسەری خەرجی مانگانەی شوان. بەو جۆرەی دەتوانم بە گۆشە پێ و ئەمن بازنەی ڕوونکردنەوەی دروست بکەم کە زۆر ئاسانترە لەوەی کە ژمارە و تەنیا لە تەنیشتێک لە خشتەی لێرە زۆر باشی دیارە بەشە سەوزەکە لە هەمویان گەورەترە، ئەوجا بەشە پەمبەکە شینەکە ئەوجا زەردەکە. بگەڕێمەوە لای پرسیارەکان لێرانە تەواو بووین، دێمە لای پرسیاری ژمارە 2. ئەو خشتەیە ژمارەی فلیمەکانی بەخۆی دەبا نووسرا بە فیلم نەک فلیم، ئەوە زۆر هەڵەیە فیلم ئەوها ئی پێشی نەک ئەوها. فیلمەکانی ڤیدیۆی بەکرێ گیرا و لە هەفتەیەک فیلمە بەکرێ گیراوەکان فیلمی کۆمەڵایەتی 250 دانە، کۆمێدی 250، منداڵان 300، باوەڕ پێکراو 200. بە هەمووی بزانم چەندە 250 و 250 دەکا 500، 300 و 200 دەکا 500، 500 و 500 دەکا 1000 فیلم. 1000 فیلم. 250 چەند بەشە لەو هەزارەی چارێگەکە، واتە 1 لەسەر 4. ئەو 250ش کۆمێدیش 1 لەسەر 4، 300 لەسەر هەزاری 3 بەش لە 10 بەشە، 300 کوبی نووسم 300 10 بەش 1000. ئەو 2 سفرە بڕوە، ئەو 2 سفرەش بڕوە 3 لە 10، 3 بەش لە 10 بەش کەواتە 30% دەتوانم بنووسم 30%. با لە سەدی بنووسم، لێرە 25%، لێرە 25%، لێرە 30%، لێرەش 20%. ئەو جەگەر بیان کەمە گۆشە یان پلا 25 و 25ەکان دەکەنە 90 پلا، 30کەش لەگەڵ 20ەکەی دەکاتە 50% بە هەردووچیان. کەواتە ئەگەر ئەو وێنەی بچێشم کو دەچێشم لێرە بازنەی ڕوونکردنەوەیەکە، گەرە من ئەو بازنەیەم هەبی نیوەی دیارە، با لێرە ئەگەر بتوانم ئەوەی بکەمە 25 هەرچەندە واتە 90 پلا، ئەو لایە لەگەڵ ئەو لایە. ئەوە فیلمی کۆمەڵایەتی و فیلمی تەواو بوو، فیلمی چ بوو؟ فیلمی کۆمێدی و کۆمەڵایەتی. منداڵان و باوەڕ پێکراویش بە هەردووچیان 50، 30 و 20. ئەم نەگەر بزانم 30 چەند پلە بوو،
308 پلە بوو. لێرەوە ئەوها 108 چی دروستکەم بە ئەوەی چاکەم هەتا دیاربی زیاتر بزانم ئێشتا باشترە یان نا. ئێستا باشترە. ئەوها داینێم تۆزێک ئاسان نییە دەبی ئەمن لێرە 108 دروست کەم. 108 ئەوە 110 ئەوها 108 کە دروست بوو ئەوجا ناتوانم ڕەنجی کەم بەڵام دەتوانم ڕەنگە ئەو هیچ نەبی ئەوها بزانم دەتوانم ئەو لایە ڕەنکەم یان ناتوانم. ئەو لایم ڕەنگ کرد کەواتە ڕەنگە سپیەکەی کە مایتەوە ئەو 30% بوو کەواتە ڕەشەکەش 20% بەو جۆرەی دەتوانین لەسەریان بنووسی خوێندکاری ژیر هەر بەشەی چ دەنوێنێ. ئەوەش تەواو بووین لێرانە. ئەوجا خشتەی ئەنجامی ڕاپرسی وەرزشی، تۆپی سەرمێز، تۆپی پێ، تۆپی باسکە وابزانم ئەوەی دەهێڵمەوە بۆ خوێندکاری ژیر بەخۆی وێنەکە بچێشی. هیچ نەبی بزانین هەمووی دەکات چەند 50 و 80 دەکات 130 لێرەش 50 180 20 200 هەمووی 200 ئەوجا ئەو 50 چەندە لە 200 ئەویش 25%. 25% هەشتایەکە 40%، سیەکە 15%، 20ەکە 10%، 20ەکەی دیش 10%. بەو جۆرەی دەتوانی وێنەکە بچێشی. دەبی هەمیشە بزانین لە 100 چەندە یان لە 360 چەندە. ئێستا بێمە لای ئەو پرسیارش بێگومان ئەمن ناتوانم چاکەم پرسیاری 4 چونکە باسی زانیاری کۆبکەوە لەسەر خوێندکارانی پۆلەکەت دەربارەی ئەو ڕەنگانێک کە حەزیان لێیە ئەوەش دەبی بهێڵمەوە بۆ خوێندکاری ژیر یەکسەر بچمە لای پێدا چوونەوە. 20% لەسەر شێوەی ژمارەی دەی بنووسە. زۆر ئاسانە 20%. پرسیاری 6 بەهای 6 کەم پیتی س کەوانە تواندوو ئەگەر س کردیە 2 6 دوی لێ بڕوا 4 تواندوش دەکاتە 16. پرسیاری 7 لاکێشەیەک هەیە درێژەکەی 16 مەترە پانیەکەشی 12 مەترە. لاکێشەی دووەمیش هەیە کە هاوشێوەی لاکێشە یەکەمە درێژی لاکێشەی دووەم 4 مەترە پانیەکەشی نازانین بەڵام چونکە هاوشێوەیە دەتوانم بە خۆم بیبینمەوە ئێستا بە شێوەی ڕێژەی هاوتا کە پانیەکەشم دیتەوە ئەوجا داوام لێ دەکرێ چێوەکەشی ببینمەوە. ئەو کات زۆر ئاسانە درێژی و پانیەکان کۆ دەکەمەوە
چێوەکەش دەردەچی. ئێستا با ڕێژەکان بنووسم 16 و 4 12ش لەگەڵ پانیەکەی. ئێستا ڕێژەکان بنووسم ئەوها دوو لاکێشە 4 دەینم دابەشی 16 دەکەم درێژەکەیە لە جیاتی پانی دەنووسم پیتی پ دابەشی 12 ئەوجا هاوکێشەکەی لێکدانی تیرەی یان هەربێ لێکدانی تیرەیش تەماشای سەرە و ژێرەی ئێرە دەکەم دەبینم ژێرە 4 ئەوەندەی سەرەیە لێرەش دەبی دیسان ژێرە 4 ئەوەندەی سەرەبی واتە ئەمن 12 دابەشی 4 دەکەم یەکسەر ئەو پیتە دەزانم دەکات چ ژمارەك 12 دابەش 4 دەکاتە 3. ئەوە ڕێیەکە لە ڕێیەکانی ئاسان کە زوو دەتوانم نادیارەکەی ببینمەوە کە زانیم پانی لاکێشەی دووەم دەکات چەند. ئێستا زۆر ئاسانە ڕووبەرەکەشی ببینمەوە ڕووبەر ناچیوەیان دەویست لێرە ئەوەش 4 لێرە ئەو لایەش 3 کۆیان دەکەمەوە 4 و 4 و 3 و 3 4 و 4 8 3 و 3 6 8 و 6ش دەکاتە 14 مەتر. زۆر بە ئاسانی. ئەو پرسیارەش تەواو بوو. پرسیاری 7 تەواو بوو. پرسیاری 8 ئەم پرسیارەی دێت دەژمێردرێ بە توێژینەوەی ئاماری لایەنگر. ئایا ڕازیت لەسەر دووبارەکردنەوەی هەڵبژاردننی موختارە نایابەکەمان؟ وەڵامەکەت لێک بدەوە. لە کاتی توێژینەوە بێگومان پرسیار دەکەین بەڵام زۆر جار پرسیارەکانمان لایەنگرن واتە بێلایەن نین کەواتە توێژینەوەکە زانستیانە نابی ئەگەر پرسیارەکان لایەنگر بن. لێرە پرسیارەکە ئەوەیە ئایا ڕازی لەسەر دووبارەکردنەوەی هەڵبژاردننی موختارە نایابەکەمان. واتە ئەمن کە پرسیارەکەی دەکەم ڕاستە دەمەوێ ڕای بەرامبەرەکەی وەربگرم بەڵام لە هەمان کات زۆر لایەنگرم پێم خۆشە ئەو کەسەی پرسیاری لێ دەکەم زوو بڵێ بەڵێ ڕازیمە چونکە یەکەم جار نووسیتم نایاب واتە سیفەتە چی باشم دایتە پاڵ موختارەکەی پاشان نووسیتم نایابەکەمان واتە موختاری من و تۆیە موختاری ئێمەیە موختاری کەسەکەی ناچار دەکەم وەڵامەکەی بە بەڵێ بێ لە بەرهەندێ لایەنگرە. پرسیاری 9 دەهێڵمەوە بۆ خوێندکاری ژیر کەواتە لێرە هەتمە کۆتایی ئەو وانەیە و هەتمە کۆتایی ئەو لاپەڕەیە هەتاوانەی داهاتوو لاپەڕەیەکی نوێ هەر بژی.